شەڕی ئەفغانستان کە لە ئەدەبیاتی ئیسلامی سیاسیە ناسراوە بە جیهادی ئیسلامی لە ئەفغانستان کە خۆی لە خۆیان بریتی بوو لە شەڕکردن لە دژی حکوومەتی ئەفغانستان و لە دژی سوپای سۆڤێتی کە لە کۆتایی ساڵی 1970 لە شوشەشی سەربازی کردووە ناو ئەفغانستان ناسراوە. ئەم شەڕە لە بنەڕەتە ئاراستە و ئامانجێکی ناوخۆیی هەیە، لە هەمان کاتیشە ئاراستە و ئامانجێکی ئیقلیمی و ئاراستە و ئامانجێکی نێودەوڵەتیشی هەیە. پەیوەندی بە دوو حاڵەتی سیاسیەوە هەیە. حاڵەتی یەکەمیان پەیوەندی بە ڕوودانی سێ کودەتای سەربازیەوە هەیە لە ساڵانی 1970 و 1970 لە ئەفغانستان. حاڵەتی دووەمیش بریتیە لە تەشەنەسەندنی ململانێ و ناکۆچەکانی جەنگی سارد و تونگبوونی ئاڵۆقە لە سەر یەکێتی سۆڤێت و هەوڵدانی سۆڤێت وەشکاندنی ئەو ئابلۆقە تونگە و هەوڵدان بۆ نزیکبوونەوە لە ئاوەگەرمەکان لە کەندا و لە ئەو ناوچانەی کە سەرچاوی گرنگن بەوزە. کە پاڵی ئەمە یەشێکە لە هۆکارە سەرنجەکان کە پاڵی نا بە سۆڤێتەوە ئەو لەشکرکێشیە سەربازی بکاتە ناوخاشی ئەفغانستان. ساڵی 1970 نور محەممەد تراقی کە کەسێکی کۆمۆنیست بوو توانی کودەتایەکی سەربازی بکە و بێتە سەرحکوم. وەکو کەسێکی کۆمۆنیست هەوڵیا لە ڕێگەی هەندێک دەرکردنی هەندێک بڕیار و یاساوە سیستەمی بەڕێوەبردننی وڵات بە ئاراستەی کۆمۆنیستی بەرێت. لەو چوارچێوەیە زنجیرەیەک بڕیاری دەرکرد، چەندین هەنگاوینە لە ناویە بڕیاری دەرکرد بۆ یەکسانیکردنی ژن و پیا و لە دابشکردنی میراتە. هەروەها بڕیاری دەرکرد بۆ بە خۆماڵیکردنی پرۆژە تایبەتیەکان ئەوانەی کە سربەکەرتی تایبەتە. هەروەها بڕیاری دەرکرد بۆ ئەوەی کە ئەو زەویانەی کە بە زەوی دەرەبەگ و بە زەوی مڵکدارە تایبەتەکان ناسراوە لەلایەن حکوومەتەوە وەربگیرێتەوە مسادرە بکرێ و دابش بکرێ بەسەر جوتیارەکانە. لە هەمان کاتیشە هەنگاوێتی استراتیژی گرنگی نەهات پەیماننامەیەکی هاوڕێتی و ئاشتی لەگەڵ یەکێتی سۆڤێتە ئیمزا کرد کە ئەو بڕوان ئەو هاوپەیمانێتێکی فراوانە چەندین بوارەگرێتەوە لە ناویە بواری سەربازی هەر بە جۆرەی ئەو هاوپەیمانێتیە هەر لایەنێک لە لایەنەکانی بەشدار بوو کە ئیمزای ئەو ڕێکەوتنامەی کردووە لەگەڵ یەکێتی سۆڤێت بۆی هەیە داوا لە لەشکری سوپای سۆڤێت کا بۆی بەهانایەوە بێت و لەشکرکێشی سەربازی بکاتە وڵاتەکەی ئەو کاتێک کە پێویستی پێێتی داواکە. لە ساڵی 1970 کە حکوومەتی نور محەممەد تراقی هەوڵەیات ئەو یاسایان و ئەو بڕیارانە جێبەجێ بکات، تووشی پێکدادان و ڕوبەڕووبوونەوە بەرەنگاربوونەوەی تونگە بێ لەگەڵ پیاوانی ئاینی لە ئەفغانستان، هەروەها لەگەڵ سەرۆکی تیرۆ هۆزەکان و لەگەڵ دەرەبەگەکان و لەگەڵ خاوەن مڵکەکان. چەندین ململانی و ناکۆشی تونگ و تیژ ڕوویە بە تایبەتی کە پێیان وا بوو ئەم کەسە و ئەم سیستەمە کۆمەلگای ئەفغانستان بەرەو بێباوەڕی ئەبات بەوەی کە ئەمانە کۆمۆنیستن، هەندێک بڕیار دەرەکەن کە ناکۆکە لەگەڵ ناواخنی شریعەتی ئیسلام. هەر بۆیە یەکەمین جار لە ساڵی 1970 کە لە شاری هیرات کە دەستکرا بە جێبەجێکردنی ئەو بڕیارە دەست بکەن بە مسادرەکردنی زەوی بەشێک لە دەرەبەگ و سەرۆکی تیرۆ هۆزەکان و بیان بە جودیار پێکدادانێکی گەوری سەربازی ڕۆیا لە نێوان تیرۆ هۆزەکان و بە پشتیوانی پیاوانی ئاینی لە دژی هێزەکانی دەوڵەت و سەرنجام پۆلیس و سەرباز بەشداری لەو شەڕانە کرد. هەر دوای ئەو ڕووداوە لێرەوە یەکەمین بانگەواز بۆ ڕاگەیاندنی جیهاد لە دژی حکوومەتی نور محەممەد تراقی ڕاگەیاندرا لەلایەن یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی ئەفغانستان و لە ساڵی 1970 ئەو حکوومەتیان تەکفیر کرد بە کافر لە قەڵەمیانەوە داوایان لە هەموو تاکێشی مسلمان هەموو سەرۆکی تیرۆ هۆزەکان کرد کە بەشداری بکەن بۆ جیهادکردن لە دژی ئەو حکوومەتە. دیارە لە ناو سیستەمی فەرمانڕەوایی ئەفغانستانیشان ناکۆچی هەبوو لە نێوان خۆیانە بە تایبەتی کۆمۆنیستەکان. دواتر باڵێکی تر لەناو ئەوانە بە سەرکردایەتی حەفیزوڵڵا ئەمین لە ساڵی 1970 کودەتایەکی سەربازی بەسەر نور محەممەد تراقییا کرد و لە ناوی بردو خۆی چوە جێگای کە ئەمە چوە جێگای سۆڤێتەکان دژی ئەمە بوون. پێیان وا بوو کە ئەم سەرۆکە لەگەڵ ئەو بەرنامەی کە حکوومەتی سۆڤێتی هەیەی لە ئەفغانستان و ئەوێ لەو ڕێگەیەوە جێبەجێ کە و نزیک بێتەوە لە ئاوەگەرمەکان پێی وا بوو لە ڕێگەی ئەم سەرۆکە تازەیەوە ناتوانێت ئەم بەرنامەیە جێبەجێ بکات. لەبەرەوە دەستگای هەواڵگری سۆڤێت KGB ئەو سەردەمە پلانێکیان داڕژ بۆ ئەنجامدانی کودەتایەکی تر بەسەر حەفیزوڵڵا ئەمین. ئەوە بوو کودەتاکە ئەنجام درا بە پشتیوانی سۆڤێتیەکان و
حەفیزوڵڵا ئەمین کوژرا و بابرا کارمل کرایە سەر کۆماری بە پشتیوانی سۆڤێتیەکان بابرا کارمل سربێچێتی سۆڤێت بوو ئەمە لە ساڵی 1970 ڕوویە ئەویش پاش ئەوەی کە لە کۆتایی ساڵی 1970 بە دوو قۆناغ لە قۆناغی یەکەم لە 24 دوانزەی ساڵی 1970 یەکەم جار هێزێکی پەڕەشوتی ئاسمانی سوپای سۆڤێت کۆنتترۆڵی فڕۆکەخانەی کابولیان کرد دواتر لە 27 مانگە پاش سێ ڕۆژ تەدەخولی عسکەریان کردە ناو خاکی ئەفغانستان و بە ژمارەی ئێچکار زۆری سوپا و کەرەسە سەربازیەکان و ئالیاتی عسکەریان گواسەوە بۆ ناو ئەفغانستان دیارە ئەمە سۆڤێتەکان پشتیشان بۆ بەستەبوو کە ئەمە بۆ بە پیرەوەچوونی ئەو داواکاریەیە کە محەممەد نور تراقی لە ساڵی 1970 بە جۆرەی ئەو پەیمان نامەیە کە ئیمزای کردبوو داوای لە سوپای سۆڤێت کردبوو کە بێتە ناو وڵاتەکەوی لەبەروی تووشی شەڕ و ڕوبەڕووبوونەوە بووە لەگەڵ سەرۆکی تیرۆ هۆزەکان و لەگەڵ پیاوانی ئاینی جیهادی ئەفغانی بەم شێوەیە دەستی پێکرد ئەتوانین بڵین لە ساڵی 1970 دەست پێ ئەکات وە کە دەستی پێکرد ئیتر لێرەوە یعنی ئاراستە و ئامانجی ئیقلیمی ئاراستە و ئامانجی نێودەوڵەتیەتە ناو شەڕەکەوە ئەمە بەدەر لەوەی کە باری دیمۆگرافیای کۆمەلگای ئەفغانستانیش زمینەیەکی لەبار بووە بۆ هەڵگیرسانی ئەو شەڕە ناوخۆیە لەبەرەوەی پێکاتەکانی کۆمەلگای ئەفغانیش پێکاتی جۆرا و جۆرن چ لە ڕووی نەتەوەیەوە چ لە ڕووی ئاینزاییەوەتە لە ڕووی مەزەبیەوە کە ئەوەش ڕۆڵی کاریگەری ئەبێت لە قۆناغەکانی دواترا چ لە شەڕەکانە چ لە هەڵگیرسانی شەڕی ناوخۆیە چ لە دروستبوونی بزوتنەوەی تاالبانە تا ئەم پەرسەندنە سیاسیانەی کە ساڵانی ڕابردووی حکوومەتی ئەفغانستان پیاتە پەڕیوە لە زمانی دروستبوونی ئەو گروپانەیە بۆ ئەم گروپە چەکداریانە هەر لە بیداتەوە کە دروستە بنە ناو خۆیانە ناکۆکن ئەو وەکو ئەوتری ئەوەی شەڕی یەکتریانە کرد ئەوەنە شەڕی سوپای سۆڤێت سوپای ئەفغانستانیان ناکرد نا ئەو شەڕ و ناکۆچیانەی کە ڕاستە ناکۆچی لە نێوان هێزەکانی ئیسلامی سیاسی ئەفغانستانە هەبە بەڵام ئەو ناکۆچیانە کەوتە دوای کشانەوەی سوپای سۆڤێت و دوای ڕوخانی حکوومەتی نەجیبوڵڵا لە مانگی 4 ساڵی 1992 تەنها یەک جار نەبێت لە ساڵی 1970 شەڕێکی قورس ڕوویا لە نێوان هێزەکانی سەر بە قەلبەدین حیکمەتیار کە پارتی ئیسلامی ئەفغانستانیان هەبوو لەگەڵ هێزەکانی سەر بە ئەحمەد شا مەسعود کە لە پارتی کۆمەڵی ئیسلامی ئەفغانستان بوون بەڵام ئەمانە دوو نەتەوەی جیاوازن حیکمەتیار سەر خۆی و پارتەکەی لە ناو نەتەوەی پشتۆ نابوون ئەوان لە ناو نەتەوەی تاجیکا بوون شەڕێک ڕوویان دەیان کەسیان لە کەمینێکە دەیان کەسیان لە چەکدارەکانی ئەحمەد شا مەسعود کوشت حەوت فەرماندەی سەربازیان کوشت بەڵام ئەوە کۆنتترۆل کرا بە جهودی عەرەب ئەفغانەکان و بە جهودی هێزەکانی تری ئیسلامی سیاسی و حکوومەتی پاکستان و سعودیە نیانش ئەو شەڕەتە شەنەبسەنێت تا ساڵی 1992 کە حکوومەتی نەجیبوڵڵا ڕووخاو لە مانگی چوارە و ناکۆچی هەبوو لەسەرەوەی کە بچتە ناو شاری کابولەوەیانە چن لە یان ناکۆچی دروست بوو ئەحمەد شا مەسعود دەست پێشکەری کرد لەسەر ئەو بنەمایی کە وەزیری دیفاعی حکوومەتی ئینتقالیە لەشکری بردە ناو شاری کابول لەوانێ و بەوە شەڕی ناوخۆ لە ئەفغانستانە دەستی پێکرد چینە سەرتەوەری ترکە بریتە لە هاتنی بەلێشاوی عەرەب ئەفغانەکان بەیانەتی هەنێک لە وڵاتانی ناوچەکە ئەگەر شکردنەوەی زیاترمان بکرد لەسەر هۆکاری هاتنی عەرەب ئەفغانەکان و ئەو هەموو فتوایی کرد لە وڵاتانی ئیسلامیەوە ئەدرا بۆ پاڵپشتیکردنی چەکدار ئەفغانستان ئەتوانین بڵێن یەکەمین سەرەتایی بەشداری و ڕۆڵی عەرەب ئەفغانەکان لە شەڕی ئەفغانستانە ئەگەڕێتەوە بۆ دکتۆر عەبدوڵڵا عەزام کە ئوردونیەکی بەڕەچەلەک فەڵەستینیە مامۆستا بوو لە بواری زانستە ئیسلامیەکانە دەرسی ئەوتەوە لە ساڵی 1970 ئەم خۆی ئەگوازێتەوە بۆ زانکۆی ئیسلامی لە ئیسلام ئاباد بوانەوتنەوە لەیەوە کە نزیکە بێتەوە ئیتڵاعیە بێت لەسەر ئەو ڕەوشە ئەم یەشێکە بێت لەوانەی کە زوو بەپیر ئەو بانگەوازەوە ئەچێت کە زانایانی ئیسلامی لە ئەفغانستان بانگەوازەکەن بۆ موسڵمانان لە جیهانە کە پشگیریان بکەن ئایا بە فتوا بێ ئایا بە کۆمەک بێ ئایا بە هەرچیەک بێ و ئەو ڕۆڵێکی کاریگەری ئەبێت لە پەیوەندیکردن بە خەڵکانی تر بە پارتەکانی ئیسلامی سیاسی لە عالەما بە ڕێکخراوە خێرخواز ئیسلامیەکان بە کەسایەتە ئاینەکان کە لە بواری بانگەوازی ئاینیە کارەکان یا لە دەوڵەمەنە خێرخوازەکان بۆی بە جۆرەها شێوە کۆمەک پێشکەشکەن و بێنە ئەوێ لێەوە لەسەر دەستی عەبدوڵڵا عەزام شاری پیشاوەڕ کە شارێکی سەرسنووریە لە ناو پاکستانە لەسەر سنووری ئەفغانستان ئەوە کرایە مەڵبەندێکی سەرەکی بۆ
چ بۆ بەڕێوەبردننی شەڕ و کۆمەک و هاریکاری بۆ هێزەکانی ئەفغانستان بەگشتی لە دژی حکوومەتی ئەفغانستان و لە دژی سوپای سۆڤێت لە هەمان کاتا بۆ کۆکردنەوە و ئاراستەکردن و ناردنە ناوەی عەرەب ئەفغانەکان. دیارە عەرەب ئەفغانەکان بۆ نمونە بە بیرەوەری جێڕانەوەی یەکێک لەوانە کە عەبدوڵڵا ئەنەسە بەڕەچەڵک جەزائیریە باسی وەگاڵە تاکو ساڵی 1970 ئێمە 15 کەس بووین لە عەرەب ئەفغانەکان بە سەرکردایەتی عەبدوڵڵا عەزام، بەڵام لە ناوەڕاستی هەشتاکانەوە ژمارەی عەرەب ئەفغانەکان زیاتر بێ، بە تایبەتی لە دوای پرۆسەکانی حەج و عەمرە کە لەوێ بانگەوازەکرێ و داوا لە خەڵکو و لە گەنجەکانەکرێ، هەروەها بەهۆی ڕێکخراوە خێرخوازەکان، هەروەها کۆمەڵێک باڵێۆزخانە بە تایبەتی باڵێۆزخانەکانی سعودیە، باڵێۆزخانەکانی مسر، ئەوانە ڕۆڵیان هەبووە لە گواستنەوە و گەیاندنی ئەو عەرەب ئەفغانانە بۆ شاری پیشاوەر، هەروەها باڵێۆزخانەکانی پاکستان ویزەی یاوە، هەروەها ڕێکخراوە خێرخوازەکان خەڵکیان بە ناوی خێرخوازی و بە ناوی فریاگوزاریەوە گواستوتەوە بۆ پاکستان بۆی بەشداری بکە. شاڵاوی عەرەب ئەفغانەکان لێەوە دەستی پێکردووە و ئەمێ ئەگەر ئەوە ڕوونکەمەوانێ عەبدوڵڵا عەزام بۆ ئەوەی کاروبارەکان ڕێخن، یعنی بەشداری عەرەب ئەفغانەکان کاریگەرترکەن و بتوانن ژمارەیەکی زۆر پێشوازی بکەن. یەکەم جار لە ساڵی 1984 نووسینگەیەکی کردەوە بە ناوی نووسینگەی خزمەتگوزاری مجاهیدان و پاش 2 ساڵی تر هەر لە شاری پیشاوەر سەربازگەیەکی کردەوە بە ناوی سەربازگەی سەدا بۆ مەشق پێکردنی سەربازی و عەرەب ئەفغانانە کە لە وڵاتەکانەوە هاتوون بۆ بەشداریکردن. ئەمە لەلایەک لەلایەکی تریش کەسایەتێکی وەکو ئوسامە بن لادن کە لە ساڵی 1982 بە تەواوەتی جێگیرە بێت لە ئەفغانستان، دیارە بەر لەوە 1-2 جاریتە سەردانی ئەفغانستانی کردو بەس لە 82 بە تەواوەتی جێگیرە بێ و خۆی خاتە خزمەتی جیهادی ئەفغانیەوە. دیارە ئەو بە پشتبەستن بەو داراییە دەوڵەمەندی کە هەیەی زیاتر خۆی لەوە تەرخان کردبوو کە بتوانێت خزمەتێکی ئەو خەڵکانە بکە کە بۆ شەڕکردن هاتوون بەشداری بکەن. سەرەتا ئوسامە بن لادن هات بەیت ئەنساری دروست کرد، شتێک لە بابەتی ئەوەی عەبدوڵڵا عەزام ئەویشە لە ساڵی 1984 بۆ ئەوی خزمەت پێشکەشی ئەو کەسانە بکە کە هاتوون پشتیوانی لە جیهادی ئەفغانیەکان. پاشان لە ساڵی 86 3-4 سەربازگەی کردەوە بۆ مەشق پێکردنی مجاهیدەکان. پاشان لە ساڵی 1988 ئوسامە بن لادن دەستگایەکی تری دروست کرد کە ئەو دەستگایە تایبەت و بە کۆکردنەوەی ئامار و داتا و زانیاری لەسەر عەرەب ئەفغانەکان و چارەنووسیان و لە چقۆڵێکەوە چوونەتە شەڕ و خەڵکی چ وڵاتێکن دروستی کرد بە ناوی سجل القاعیدە بۆ تۆمارکردنی زانیاری و ناو داتای ئەو کەسانێک کە بەشداری جیهادی ئەفغانیان کردووە. لە ناوەڕاستی هەشتاکانەوە هەزاران هەزار عەرەب ئەفغان بەشداری ئەو شەڕیان کردو لە پیشاوەر چوون، بەڵام بەشێکیشیان لە بواری خێرخوازی ئیشیان کردووە، بەشێکیان لە بواری بانگەواز، بەشێکیان لە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاری بەو سەدان هەزار ئاوارە ئەفغانی کە لە شارە سنووریەکانی پاکستان بوون و لە پیشاوەر بوون. دوای ڕوخانی حکوومەتەکەی محەممەد حەمەنەجیبی کۆمەنیست، یعنی هۆکاری دروستبوونی ئەو شەڕە لە نێوان گروپە چەکدارە ئیسلامەکانی ئەفغانستانە چی بووە؟ مەسەڵەن بۆ ئەمان هاتنە سەر حکوومەتێک بەڵام نەیانتوانی لەگەڵ یەکە هەڵ بکەن. ناکۆچیەکە لە بنەڕەتەوە ناکۆچیەکی نەتەوەی تیا بوو لەبەرەوەی 2 جەمسەری سەرەکی هەبوو لە شەڕی ناوخۆی ئەفغانستانە لە ساڵی 92 کە شەڕ بە شێوەیەکی فەرمی دەستی پێکرد. لایەنێکیان بە سەرکردایەتی قەلبەدین حیکمەتیار کە ئەمانە نەتەوەی بشتۆن بوون و نەتەوەی بشتۆن نەتەوەی زۆرینەیە، بەڵام ینی زۆرینەی ڕەهانیە، بەڵام لە هەموو نەتەوە پێکاتەکانی تر ژماری زیاترە. جەمسەری دووەم تاجیکەکان بوون بە سەرکردایەتی ئەحمەد شا مەسعود کە شەڕیانە کرد، چوونە ناوەی ینی ململانێ و ناکۆچی لەسەرەوەی کامیان بچێتە ناو کابل. دیارە کە حکوومەتی نەجیبوڵڵا ڕووخا هێزەکانی ئیسلامی سیاسی ئەفغانستان لە پیشاوەر ڕێکەوتنامێکیان ئیمزا کردبوو کە لە قۆناغی یەکەمە بۆ ماوەی 2 مانگ سەبغەتوڵڵا موجەددی ببێتە سەرۆکوەزیران. دوای ئەوە بۆ 4 مانگی تر بورهانەدین ڕەبانی کە لە نەتەوەی تاجیکە ببێتە سەرۆک کۆمار و بورهانەدین ڕەبانی بێتە سەرۆک کۆمار، قەلبەدین حیکمەتیار ببێتە سەرۆکوەزیران، ئەحمەد شا مەسعود ببێتە وەزیری دیفاع. قەلبەدین حیکمەتیار بۆ ڕێکەوتنامەیە رازی نەبوو، هەڕەشەی ئەوەیە کرد کە سوپا ئەنێرێتە ناو کابولە و کابول کۆنتترۆڵەکە. پێش ئەوەی ئەو دەست پێشکەری بکە ئەحمەد شا مەسعود لەسەر ئەو بنەمایی کە ئەو وەزیری بەرگری ئەو حکوومەتە ئینتیقالیە کە پێکیاتون لەسەری لەشکری بردە ناو شاری کابولە و دواتر شەڕی ناوخۆ هەڵگیرسا. قەلبەدین حیکمەتیار هات هاوپەیمانەتی لەگەڵ هەندێک لە پێکاتەکانی ترا کرد، بە تایبەتی لەگەڵ جەنەرال
عەبدوڕەشید دۆستم کە ئەویش یەکێک بوو لە سەرکردەکانی تری شەڕی ئەفغانستان و لێەوە شەڕەکە تەشەنێسان لە بەتایبەتی لە نێوان ساڵی 1992 تا ساڵی 1994 شەڕ زۆر بە قورسی بە فراوانی تەشەنێسن لە نێوان هێزەکانی ئیسلامی سیاسی لە ئەفغانستان و ماڵوێرانێکی گەورە زیانێکی ئابووری گەورە زیانێکی بەشەری گەورەی بە ئەفغانستان گەیان. ما قبلمان طالب دروست بوونی طالبان یعنی بۆ بسوودنەوەی طالبان لەم کاتێ دروست بوو دواتر لە فترێکی کەمی شەتوانی دەسەڵات بگرێت دەسوی ئیماراتێک دروست بزوتنەوەی طالبان بزوتنەوەیە کە لە ناو نەتەوەی بشتۆنا دروست بووە و ئەمانە کۆمەڵە خوێندکار دروستیان کرد سەرەتا بە خوێندکارە مندیل سپیەکان ناسراون مێزر سپیەکان ناسراون ئەمانە خوێندکاری خوێندنگەیەکی ئاینین کە لە بنەڕەت تا سەرچاوەکەی لە ناوچەی دیوبەندە لە هەند پاشان گوازراوەتەوە بۆ پاکستان بە خوێندنگە ئاینەکانی دیوبەندی ناسراوە کە ئەمانە ینی خوێندنگەیەکن بۆ بەرهەمهێنانی بیری توندڕەوی ئیسلامی سیاسی و ئەمانە ئەم خوێندکارانە بە تایبەتی لەو کاتێک کە ژمارەی زۆریان ئاوارە بوون لە ناو پاکستانە باوکەکانیان کە لەگەڵ بە زۆری لەگەڵ قەلبەدین حیکمەتیار چکە ئەو ڕابەری بشتۆنەکان و یەشێک بوو لە ڕابەرە کاریگەرەکانی بشتۆنەکان کە شەڕیە کرد مناڵەکان لە ئۆردوگاکانە مابوونەوە کە خوێندنگە ئاینەکانی پاکستان کە سەر بۆ خوێندنگەی دیوبەندیان ئەو مناڵانەی کە سوکاری بنەماڵەی بشتۆنەکانیان بە بیر و باوەڕی دیوبەندی پەروەردەکرد ئەوانە بەرەبەرە یعنی پێگەشتن پاش چەندین ساڵ لە شەڕی ئەفغان و لە کۆتایاتنی شەڕەکە واقعێک دروست بوو لە ئەفغانستانە کە شەڕی ناوخۆ بوو ئەو شەڕی ناوخۆیە بووە هۆی دروستبوونی بازرگانی شار بووە هۆی دروستبوونی میرەکانی جەنگ بووە هۆی نەمانی ئاسایش و ناجێگیری باری ئاشتی لە کۆمەلگایە هەروەها زەرزیانێکی زۆر لە ڕووی ئابووری هەروەها هەزاران هەزار کوژرا و ماڵوێرانی و شەڕ و بەتایبەتی کە کابۆل بەردەوام شەڕ و تۆپبارانی هێزەکانی لەسەر بوو لە دژی یەکتری ئەمانە وای کرد کە خەڵکێک بێزار بێت و هەروەها هەندێک وڵاتی تریش ڕۆڵی هەبوو لە دروستکردنی بزوتنەوەی طالبان بەتایبەتی پاکستان ڕۆڵێکی سەرەکی هەبوو کە پاکستان بێ ئومێد بوو لەوەی کە قەلبەدین حیکمەتیار و ئەحمەد شا مەسعود بگەنە ئاشتی و بتوانن باری ناوخۆ جێگیر بکەن لەبەرەوە بیری لەوە کردەوە ئەلتەرناتیڤێکیان بۆ دروستکە ئەلتەرناتیڤەکە بزوتنەوەی طالبان و دیار ئەمانە کۆمەڵە گەنج بوون خولای ئەوەیان هەبوو کە دادگای شەرعیدا بمەزرێن و ئیتر بکەونە گرتن و بکەونە سزادانی ئەو کەسانەی کە کاری ناشەرعیەکەن کە دزی ئەکەن یا کە شەڕەکەن لە ناوچەکانی قەندەهار کە ناوچەی نەتەوەی بشتۆنە لەوێ هەندێک هەنگاویاننا کە حکوومەتی پاکستان بەمەی زانی وەزیری ناوخۆی پاکستان سەردانێکی کردن و جەولەیەکی کرد بەو ناوچانەوەهانیان بەڵێنی پیان هەموو ئامادەیەکی هەیە کۆمەشیان کا بە مەرجی ئەوانە خۆیان ڕێخنەوە بوو خۆیان ڕێخز بەرەبەرە دەستیان بەسەر شوێنەکان ناگر یەکەم جار توانیان بە تەواتی شاری قەندەهار داگیر بکەن دەست بەسەر قەندەهارە بگرن ژمارەی چەکدارەکانیان زیاتر و دوایی دەستیان کرد بە شەڕکردن لە دژی هەموو لایەنەکان لە کۆتاییەکانی ساڵی 96 تا ئەو کاتە توانیان نزیکەی یعنی لە 1970 بۆ 85 خاکی ئەفغانستان بخەنە ژێردەسی خۆیان. حکوومەتی پاکستان ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە پشتیوانیکردنی لەلایەک مەبەستی بوو کە ئەو دوو لایەنە سەرەکیە کە هەردووکیان بە شێوەیە لە شێوەکان یعنی لەژێر کۆنتترۆڵ و نفوزی دەوڵەتی پاکستان چوبوونە دەرەوە زیاتر داشکابوونەوە بەلای ئێرانە لەلایەکی تریش پاکستان پێویستی بەوە بوو کە حکوومەتێکی سەقامگیر لە ناو خاکی ئەفغانستانە دروست بێ چاوی بڕی بۆ ئەوەی کە کۆمارەکانی ئاسیای ناوەڕاست لە سۆڤێت جیابوونەتەوە لە سەرەتاینەوە دەکانەوە ئەم چاوی بڕی بۆ ئەوەی کە جموجۆڵێکی بازرگانی بەهێز لەگەڵ ئەوانە دروست بکە و ئەو هێڵە بازرگانیە ژەبێ بە ناو خاکی ئەفغانستان هەبێ لەبەرەوە پێویستی بەوە بوو بارێکی ئاسایشی سەقامگیر لە ناو ئەفغانستانە دروست بکە تاکو گەشە بۆ جموجۆڵە بازرگانیە بە لەگەڵ کۆمارەکانی ئاسیای ناوەڕاستە.
بە گوێرەی ململانەکانی جەنگی سار کە لە دوای جەنگی دووەمی جیهانی و دەستی پێکردەوە بە تایبەتی لە ساڵی 1950 وەزیری دەرەوەی ئەمریکا جۆن فۆستەر دالاس خاوەنی بیرۆکەیەک بوو بە ناوی جەنگیان ئاشتی بۆ بەڕێوەبردننی ئەو ململانەیە لە بەرامبەر دوژمنێکی تازە کە بریتە لە یەکێتی سۆڤێت ئاماژەی بەوە کرد کە پێویستە ئێمە هەرسێ ئاینە گەورەکە ئاینی ئیسلام ئاینی مەسیحی ئاینی جوولەکە یەک خەین ینی هەوڵ و کۆشەکانی نەخەین بۆی بەکاری بهێنین بۆ بەرپێگرتن بە بڵاوبوونەوەی بیرروباوەڕی کۆمەنیستی لە جیهانە کە هەڕەشەیە لەسەر ئێمەی سیستەمی سەرمایهداری لە هەمان کاتیشا بۆ هەرست بۆ دژایەتیکردنی حکوومەتی یەکێتی سۆڤێت و بۆ دژایەتیکردنی بیرروباوەڕی کۆمەنیستی لەسەر ئەو بنەمایە لە پەنجەکانی سەدەی ڕابردووانە حکوومەتی ئەمریکا ئیشی لەوە کردو ئەمە قۆناغێک بوو لە قۆناغی دووەم لە کۆتایی هەفتاکانە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی سەردەمی جیمی کارتەر بە ناوی برجنسکی ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە دروستکردنی پشتیوانی ئەمریکا و پەیمانی باکووری ئەتلەسی بۆ عەرەب ئەفغانەکان برجنسکی بە ئاراستەیەک ئیشی کرد کە پێی وابوو بەو تەدەخولە عەسکەری سۆڤێت دیارە ئەو تەدەخولە عەسکەری سۆڤێت بۆ ئەفغانستان ئەو لە شوشەشی ئامانجێکی ئەوە بوو کە نزیک بنەوە لە ئاوەگەرمەکان هەروەها چاویان بڕی بۆ پاکستان و چاویان بڕی بۆ ئێرانیش چونکە ئابلۆقە درابوون لە ململانەکانی جەنگی ساردا برجنسکی پێی وابوو ئەو تەدەخولە عەسکەریە شتێکی ترە لە بابەتی ڤێتنامێکی تر بۆ یەکێتی سۆڤێت و ئەبێ ئێمە وای لێ بکەین ئەفغانستان بکەینە ڤێتنامێک بۆ ئەوەی سۆڤێت لە هەمان کاتیشا تووسی ئیستنزاف بکەین بەهۆیەوەی کە چوار کۆماری ئیسلامی هەیە لەو ڕێگەیەوە جیهادی ئیسلامی بگوازینەوە بۆ ئەو وڵاتانە برجنسکی باوەڕی بەوە هەبوو کە پشتیوانی لە سەحوەی ئیسلامی بکرێ پشتیوانی لە ئیسلامی سیاسی بکرێ هەموو کۆمەکێکیان بکرێت لەسەر ئەو بنەمای ئەمریکا سەدان میلیۆن دلار کۆمەکی جیهادی ئەفغانی کردووە زیاتر لە 1000 ساڕۆخی ستاینگەر کە ڕۆکێتی دژەفڕۆکەیە یاوێتی بە مجاهیدەکان و جۆرەها کۆمەکی جۆراوجۆری تری کردوون بۆ ئەوەی ئەوانە بەکاربێنێ لە شەڕێکە کە پێوترێ الحرب بالنیابە شەڕ لە بری چکە ئەمریکا زۆر مەبەسی بوو لە ململانەکانی جەنگی ساردا بەشێک لە شەڕەکانی خۆی لە دژی سۆڤێت و لە دژی بیرروباوەڕی کۆمەنیستی و لە دژی ئەو حکوومەتانی کە سەر بە سۆڤێتن لە ڕێگەی بەکارهێنانی ئاین و هێز ئاینەکان و هێزەکانی ئیسلامی سیاسی حکوومەتە ئیسلامیەکانەوە بکە ئەمە لە ململانەکانی جەنگی ساردا پێوتی الحرب بالنیابە جەنگ لە بری ئەتوانین بڵێن جیهادی ئەفغانی لە بنەڕەتە ئاراستەیەکی سەرەکی بریتە لە الحرب بالنیابە یعنی شەڕکردن لە بری ئەمریکا لە دژی سوپای سۆڤێت لە دژی حکوومەتێک کە سەر بە سۆڤێتە